بازاری فۆرێکس یان بازاری فلاسکردن بە خەڵک. نرخەکەی بزانم ئەگەر دەکرێت یانی. نرخەکەی تەسەوڕەکەم ماوەکانی کە یەکێک لە پێشنگەکانی کوردستان داینا 24ەکەی دانا سعری 85 دەفتەر و 850,000 دلار. چۆن لە ڕێگەی بازاری فۆرێکسەوە کەسانێک دەبنە خاوەنی ملیۆنان دۆلار و لە بەرامبەردا سەدان کەس تووشی ماڵوێرانی دەبن و تەواوی سەروەت و سامانەکەیان لەدەست دەدەن. ڕێکلامەکانی بازاری فۆرێکس لە هەرێمی کوردستان تا دێت ڕووی لە زیادبوونە. کەسانێک ڕێکلامی ملیۆنێری بۆ خۆیان دەکەن و ئۆتۆمبیڵی گرانبەها نمایش دەکەن. وای دەردەخەن کە ئەم دەوڵەمەندی و مڵک و ماڵەیان لە ڕێگەی بازاری فۆرێکس بەدەستێناوە. بازارەکەیان کردۆتە شوێنێک کە تەنها پارەی تێدا کۆ دەکرێتەوە و لە دەرگایەک بچیتە ژوورەوە لە دەرگای دووەم بە ملیۆنان دۆلار دەچیتە دەرەوە. بەڵام لە ڕاستی ئەم بازارە ئەوەندە بازارێکی گوماناوی و پڕفێڵە کەس بە سەلامەتی لێی دەرناچێت مەگەر خۆت یەک لە سەرە گەورەکانی ئەم بازارە بیت. ئەم بازارە لە ژێرناوی بازرگانیکردن بە زێڕ و بەرهەمی جیاواز کار دەکات، بەڵام لە ڕاستیدا لە ژێرەوە خاوەنەکانی بەدڵی خۆیان بەرز و نزمی دروست دەکەن. ڕێگە نادەن هیچ پارەیەک کە هاتە نێو ئەم بازارە بچێتە دەرەوە تاوەکو ئیفلاس بەو کەسە دەهێنرێت کە بەشداری تێدا کردووە. کۆتایی هەفتە ئۆنسێک ئاڵتون دەردەچێت. ئەگەر نەبوویتە خاوەنی ئۆنسە ئاڵتونەکەش کۆتایی مانگ سیارەیەکی مۆدێل 2025 دەردەچێت بۆ کەسانی کە لە ناو بازاری فۆرێکس مامەڵە دەکەن. ڕوخسارەکانی ئەم بازارە کە بەردەوام ڕێکلامی باوەڕپێنەکرا و خەیاڵی دەکەن، ئۆتۆمبیل، دەفتەر دۆلار و زێر دەکەنە دیاری تەنها بۆ ئەوەی وا لە خەڵک بکەن بەشداری بکەن و سەروەت و سامانەکەیان ببەنە نێو ئەو بازارە. بەڵام دوای بەشداریکردن هیچ یەک لەم شتانە نابینیت و ئەوەی هەشتا لە دەستی دەدەیت. بڕی دەفتەر دۆلار دەکەم بە دیاری. توانایفێکس گەورەترین پێشبڕکێ لە بازاری فۆرێکس ئەنجام بدات. سەرەتای بەشداریکردنی هەر کەسێک لەم بازارە بە قازانج دەست پێ دەکات تاوەکو تموحی زیاتر بیگرێت و وای لێ بکات پارەیەکی زۆرتر بخاتە هەژمارەکەی. بەڵام دوای ماوەیەکی کەم و لە فڕێکدا کێرڤەکەی بە یەک جاردا دەبەزێت و تەواوی پارەکە دەڕوات بە پیانووی زیانکردن. بەپێی زانیاریەکان هەر بەهۆی ئەم بازارەوە چەندین خێزان لە یەکتر هەڵوەشاونەتەوە. ئەمەش بەهۆی ئیفلاسی و کێشەی گەورەی کۆمەڵایەتی کە زیانمەندی ئەم بازارە بوونە. لە ڕووی یاساوە ئەم بازارە هیچ ڕێنمایی و ڕێکارێکی سەلامەتی نییە و ڕێک نەخراوە. کەس نازانێت خاوەنە ڕەسەنەکانی چێن، هەر بۆیە زوو لە ناو دەچن و لە کاتی داخستنی ملیۆنان دۆلاری خەڵک دەبدرێت و کەس ناتوانێت $1 بگەڕێنێتەوە.